دیارە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە چەند ڕووداوێکی نەخوازراوە ڕوویداوە زۆریشی پەیوەستن بە عێراق و بە هەرێمی کوردستان و دیارە ئەمە ڕووداوی کە جەنابەت مەبەستە ڕووداوی نۆ لەسەر دەیە کە تیا 16 هاوڵاتی هەرێمی کوردستان لەناو ئەو یەختەیە بووە تەنها یەک کەس ڕزگار بووی ڕووداوەکەی 15 کەسیان گیانیان لەدەستداوە و بێسەر و شوێن بوون لەو 15 کەسە تەنها تەرمی 4 کەس دۆزراوەتەوە لە ئێستا ئێمە بۆ فیدراسیۆنی پەنابەران سەرقاڵی جێبەجێکردنی کاروباری یاسایی ئەو 4 پەنابەرین و لە ئێستا دوانیان براون و ئەشۆردرێن کفن و دفن ئەکرێن ئامادەکرێن دوانەکەی دیکەش لەبەرەوەی کە دوێنە سامپڵ لە کەسوکاریان وەرگیراوە تێست دەکرێت لەبەرەوەی بەداخەوە لەو ڕووداوە کەمێت تێک چوونە لاشەکانیان هەتا سەعات کاتژمێر 2 بۆ دەوروبەرە ئەویش کۆتایی پێێت و هەر چواریان ئینشاڵڵا ئەمڕۆ بەڕێکەینەوە و تەسلیم بە کەسوکاریان دەکەین.